سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی تەوەرێکی دیکەی بەرنامەی گفتوگۆی سبەی. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تاوتوێکردنی هێرشەکانی سەر کێڵگەی غازی کۆرمۆرن. بۆچی ئەم هێرشانە دووبارە دەبنەوە؟ وەک بینیمان دوێنێ هەینی دوای ماوەیەک لە بێدەنگبوونی کاربەدەستان لەبارەی دۆسیەکە و کببوونی چەکەکان، جارێکی دیکە کێڵگەی غازی کۆرمۆر بردومان کرا. هێرشەکە کە لە ڕێگەی درۆنێکی خۆکوژەوە ئەنجام درا بوو بەهۆی کوژرانی 4 کارمەندی بیانی لە کێڵگەکە و برینداربوونی 2 کارمەندی دیکە. کێ لە پشت ئەنجامدانی ئەم هێرشانەوەیە؟ کێ بەرژەوەندی لە هێرشکردنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر و پەکخستنی ناوبەناو و کاتی کارەکانی کێڵگەکەەوە هەیە؟ ئایا هەوڵەکانی پێشووی حکوومەت هێرێمی کوردستان بۆ هەناردەکردنی غازی سروشتی هێرێم لە ڕێگەی تورکیاوە بۆ ئەوروپا هۆکارە، یان هەوڵەکانی ئەم دوایی حکوومەتی عێراق بۆ بەکارهێنانی غازی سروشتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی کێڵگەی کۆرمۆر لە ناوخۆدا بۆ تامایی نیگەرانی یاخود ترسی هەندێک لایەن دەرەکی بنیان ناوخۆیی بۆ ئەوەی بیانەوێت هێرش بکەنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر. ئەم پرسیارانە و چەندین پرسیار و بابەتی تر تاوتوێ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز محەممەد حوسێن، شارەزای ئابووری وزە و ئەندامی دەستەی کارگێڕی تۆڕی ئابووری ناسانی عێراق. بەخێر بێن وەسڵم خێر بێت لەسەر چاو. مامۆستا محەممەد، وەکوی لە پێشێکێکە داوتمان بە لەو پرسیارە تەقلیدی و ئاساییەوە دەست پێ بکەین. بۆ هێرش دەکرێتە سەر کێڵگەی کۆرمۆر و کێ بەرژەوەندی لە هێرشکردنە سەر کێڵگەکەدا هەیە؟ هێرشەکانی سەر کۆرۆمۆر ئەوانەی پێشتر کە بە کاتۆشیا و ڕۆکێتەکران ئەمانەیەم دوایش کە بە درۆنەکران لەو کاتەوە دەستی پێکرد کە داناغاز و هاوبەشەکانی تەسفەی بشکیلە و ناکۆکە قانونیەکانی خوانیان کرد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوە بوو چوون فەندێکیان هێنا لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوە بۆ ئەوەی بەرەمێنان لە کێڵگەکەدا زیاد بکەن، وەکەوەی کە ئەوان پلانیان بۆ دانابوو کە تا کۆتایی ئەم ساڵ 2024 بیگەن 700 میلیۆن پێسێجا لە ڕۆژێکە و تا 2027 بیگەنە ملیارێک پێسێجا لە ڕۆژێکە. هەر لەگەڵ ئەم پلانە و ئەم ئەوەی کە پێ ئەڵێن M250 ئەکسپانشن پرۆژێک لەگەڵەوەی کە ئەم بەشە دەستی پێکرد، ئەم پرۆژەی فراوانکردنەوە دەستی پێکرد، ئەم هێرشانش دەستی پێکرد. ئیتر ئەمە کێیە بۆ وایکەن یاخود چ لایەنێک و چی جیهەتێکە بەرژەوەندی لەوانە بەرهەمێنانی غاز لە کۆرۆمۆرا زیاد بکە و گەشە بکە. ئەمە با بڵێن بابەتێکی ئاڵۆزی و گفتوگۆ ئامێزە، زۆر قسەی لەسەر کراوە، زۆرش قساوەگرێ، بەڵام بەگشتی لەگەڵ دەستپێکردنی ئەم پرۆژەی فراوانکردنا ئەم هێرشانش دەستیان پێکرد و ئەگەر لە بیرتان بێ لە نێوان ساڵانی 2001 و 2022 بۆ ماوەیە کە کۆمپانیەکان ڕایانگەیان کاوان وازیان هێناوە لە پرۆژەی فراوانکردنی کێڵگەکە هێرشەکان وەستان، بەڵام کە دەستیان کردەوە بە ئیشکردن ئەوە بۆ هەم هێرشەکان دەستیان پێکردەوە. ئیتر ئەوە تا ئاخر جار ئەوە بوو کە دوێنێ بینیمان ئەو دەرەنجامە مرۆیە کار تراژیدەی لێکەوتەوە بۆ کارمەندانەی یەکێک لە کۆمپانیەکان، یەکێک لەو کۆمپانیانی کە گرێبەستی هەیە لەگەڵ دانەگاز و ئەو بەشەکانیە، ئەو بوو 4 کارمەندیان کوژراوە، دوانیشان بریندار بوو. باشە بەڕێز محەممەد، ینی لە 2 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کرد کە نیازی هەیە یان پلانی هەیە بۆ ئەوەی غازی سروشتی هەرێمی کوردستان و باشووری کوردستان دروستتر بڵین و بە دیاریکراوی کۆرمۆر لە ڕێگەی تورکیاوە هەناردەی ئەوروپا و خۆراوی ئەوروپا بکات. تەمان ئەمەش هەوکات بوو لەگەڵ زیاتر پەرسەندنی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بەو پێی رووسیا ئەنی هەناردەکارێکی سەرێکی یاخود دابینکەری هەرە سەرێکی غازی سروشتیە بۆ خۆراوی ئەوروپا. ئەو کات کۆمەڵێک هێرش ڕوویانداوە، کۆمەڵێک هێرش ئەنجام دران بۆ سەر کێڵگەکە، وان یەک درانەوە کە ئەمە هەندێک لایەن بە دیاری کراوی با ناوی بنین، ینی رووسیا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە و لە عێراقدا بەرژەوەندیان لەوەدا نییە کە دەست بۆم دۆسیە ببرێت. خۆی
پرسیارەکە بەشی دومیان ئەوەیە، ینی ئەم جارە دوای 2 ساڵ بێدەنگ بوون لەو دۆسیە و پلانە ئەم جارە بۆ چێگەڕێتەوە؟ خۆی ئەوەی کە معلوم و ئاشکرایە ئەوەیە کە غازی هەرێمی کوردستان نە لەم ساڵە و نە لە 5 ساڵ و 10 ساڵی داهاتووشە هێندە بەرهەم نابێت کە بەڵشی ئەوە بکە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان و عراق پڕ بکاتەوە ئەنج هەناردەی تورکیا و لێشەوە ئەوروپا بکرێ. ئەو قسانە کە ئەکرا لەلایەن هەنێ بەرپرسی هەرێمی کوردستان و لە 2 ساڵی ڕابردووە بە تایبەتی بێ ئەوەی شەڕی ئۆکرانیا و رووسیا غازی کردە کاڵایەکی زیاد لە حەد هەستیاری استراتیجی بۆ بازاڕی وزەی جیهان و ئەوروپیەکان بە تایبەتی. ئەو قسە تا حەدێکی زۆر ئەو وعد و بەڵێنانە یا با بڵێن ئەو تموحانەی هەنێک بەرپرسی هەرێمی حکومەتی هەرێمی کوردستان باسییانە کرد لەسەر لەبارەی هەناردەکردنی غاز بۆ تورکیا و دوجارش بۆ یەکێتی ئەوروپا بۆ وانە وڵاتی ناو ئەوروپا تا حەدێکی زۆر قسەی سیاسی بوو بۆ ئامانجە کران کە وەبەرهێنانی بیانی بهێندێتە کەڵگەنە و تۆغازیەکانی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی پێش ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بە بۆڕی ئەو کاتە ماوەیەکی زۆر بۆ حکوومەتی هەرێم لەژێر زەخت و فشاری ناکۆکێ یاسایی و قانونیەکانی لەگەڵ بەغدا تا حەدێک گۆشەگیر کرابوو و کێشیان دروستە کرد بۆ هەموو کڕیارەکانی نەوتی کوردستان و ئەوە بۆ حکوومەتی هەرێم ناچارە بوو هینێکی زۆر بە داشکانێکی زۆر لە نرخی نەوتەکە بکە ئەنجا کڕیاری دەسەکەوت. ئەوە بۆ هەڵپەیەکی زۆریانە کرد کەەوە بەرهێنەری زیاتری بیانی بە کۆمپانیایان غازی و نەوتێ گەورەکانی جیهان بێرنە هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی وەبەرهێنان بکەن وەکو چۆن سەدانە غازیان هێناوە نیانەتوانی کەس بێرن بۆی وەبەرهێنان بکە لە نەوتی کوردستانە لەبەر ئەو مشکلە یاسای و قانونیانەی هەبوو لەگەڵ بەغدا، بەڵام تەسەوریان وابوو هیوایان وابوو بتوان بۆ غازی کوردستان چەند کۆمپانیایەک بێن یانلانی کەم تەمویل فەندی ئەوروپی بێنن بۆ ئەو کێڵگانەی کە ئێستا دۆزراونەتەوە حازرن، بەڵام پێویستەوە بەرهێنانی تا بکرێت تا غازەکەی بێتە بەرەمەکو کێڵگەی میران لە سلێمانی، کێڵگەی بنەباوێ لە هەولێر چەند کێڵگەیەکی تریشەیەکە مەغازی هاوڵمانەیە کرێ استفادەی لێ بکرێ. بەڵام بەمانە هەمووی قسە بوو و هەر ئەو کاتەش خەڵکێکە بۆ ئەترساکەم قسانە دژمنی گەورە و بەهێز دروست بکە بۆ غازی کوردستان و لەڕاستیان قسانە هیچی لێ سەوز نەبوو تا ئێستاش لە میران و بنەباوێ و هیچ کێڵگەیەکی ترا هیچ تەمیل و فەند و بەرهێنانێک نییە بۆ کێڵگە غازەکانی کوردستان. هەموو غازەکە هەر لەژێر زەویایە پێشتر چۆن بۆ ئێستا شەروایە تەنها لە کۆرۆمۆر داناغاز و ئاوبەشەکانی توانیان نزیکەی 250 میلیۆن دۆلار تەمویل بە قەرز بێنن بۆ پەرەپێدانی ئەم کێڵگانەی کە ئێستا هەیە. ئەو بوو دەستیان کردە پەرەپێدانی بە هیوا بوون ئیتر بەفعلی نەتیجەی هەبێت و بەرەمێنانی غاز زیاد بکەن و ئێستش تۆزە زیادی کردووە. کەواتە بمگورە دەرفەت بێ لێرەدا ڕادگرم ئەوەی کە لە قسەکان تا تێگەم جەنابەت پسپۆڕی بوارەکەی تو بەدا تا و ژمارە قسەکەی لە کاتێکا کە باسی بەرهەمێنانی ئێستای کێڵگەی غازی کۆرمۆر 500 میلیۆن پێسێجا بێ نەیوە چەند ساڵێکی پێویست بێ لایەنی کەم 3 ساڵێک بۆ ئەوی بگاتە ملیۆنێک کە ئەو بڕێیە کە پێویستە بۆ دابینکردن و فەرامکردنی کارەبا لە هەرێمی کوردستانە، کەواتە هەوڵی پێشوەختە بۆ هەناردەکردن یاخود قسەکردن یاخود ئاشکراکردن و دەرخستنەوەی کە نیاز و پلانێک هەیە بۆ هەناردەکردنی غاز لە کاتێکدا هاوکێشە سیاسیە جیهانیەکە بەو ڕادەیە ئاڵۆزە جەنگی رووسیا و ئۆکرانیا و لەوە ئەمریکا لەسەر خەتە، یعنی ئەمە ئاشکراکردنێکی زۆر پێشوەختە بوو و بووە مای ئەوەی کە دوژمن یاخود با بڵێن وەکو کوردەواریە لە دوژمن لە کورد قوت و زەق بکاتەوە. خۆی ڕەنگە زەحمەت بێ بۆ من ئێستا بیڵێم یا بیسەلمێنم کە فعلەن ئەو جۆرە قسانە دژمنی بۆ کەرتی غازی کوردستان دروست کرد. غازی کۆرۆمۆر و غازی هەر کێڵگەیەکی تری کوردستان ئەگەر هەناردەشینەکەی بۆ ئەوروپا هەرتەنها لە ناوخۆی عێراقشا بیفرۆشی ئۆتۆماتیکی ئەبێتە غازە بنافسی غازی ئێرانی و ئەگەر هەر لە شەرق لەوسە تا بە وڵاتانی دراوسێشی بفرۆشی هەناردەشینەکەی بۆ ئەوروپا ئۆتۆماتیکە بێتە منافسی غازی قەتەری. بەڵام لە ڕاستیە لە دنیا خواست بۆ غازی سروشتی هێندە بەهێزە هێندە زۆرە و لە بەتەنیشت ئەگەر غازی کوردستان بە پێ و ئامانجانەی کە هەش بوو بە پێ و پلان و نەخشەیەش کە دانەغاز و هاوبەشەکان هەیەن بوو بەرەمێنان فراوان بکرێ هەرشتا کڕیارێکی زۆر ئەمێنێت و هەرستا خواست ئەمێنێتەوە بۆ غازی ئێران و بۆ غازی قەتەری و غازی ڕووسیش
لەبەرەوەی ئێستا هەموو ئەو سیاسات و استراتیجانەی لە دنیا هەیە بۆ کەمکردنەوەی کاریگەرە ژینگەیەکانی نەوت و با بڵێن ئەو سوتەمەنیانەی کە لە فۆسل فیۆل دروستەکرێت لە وەکو نەوتۆمانە ژینگە پیسکەرن غاز بە قۆناغێکی گواستنەوە دانرێت لە دوورکەوتنەوە لە نەوتۆ بە ئاراستەی وزەپاکەکان لەبەرەوە غاز کەمتر ژینگە پیسەکە لە نەوت و کەمتر بەلای زۆرە کەمتر پیسەکە لە خەڵوز و ئەمانە بۆیە بە قۆناغی کۆتایی قۆناغی گۆشتبەستن بە غازی تەمەنی ئەوەی کە بە بەردبوو ئەحفوری پێڵێن بەڵێ بۆیە لە هەموو حاڵەتێکا خواست بۆ غاز بەردەوام لە هەڵکشان و زیاد بوونایە و لە ئێستا خواستێکی زۆر هەیە و کە شەڕی ئۆکرانی و ڕووسیاش دەستی پێکرد ڕووسەکان پەکیان نەکەوت لەوەی کڕیاریان دەستکەوە بۆ غازەکەیان بفرۆشن ئێستا یفرۆشن بە ئەڵمانیا و بە هەنگاریا و بە زۆر شوێن وڵاتی تر لە ناو ئەوروپا و بەردەوام کڕیاریان لە چین هەیە لە هەند هەیە لە شەرقی ئاسیا وڵاتانی ترەیە لیانەکڕێ کۆمپانیا و شوێنی دیکەیە لیانەکرێوەسە تەکنۆلۆژیای غازی سروشتی بە جۆرێک پێشکەوتووە ئەتوانین بیکەن بە غازی شل و بە بوتڵ بیفرۆشن لە هەر کوێیەکی ئەم دنیایانە وەکو چۆن ئێسا کۆی غازی شل لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کڕێ کە کۆت دراوسێ ئێمەیە ینی بۆیە بەو جۆرە نییە ینی بەڵام ئەی بمبورە ئەی تۆقیتەکان بۆ بەم جۆرەن ئەگەر بۆ جۆرە نیە ینی بینەوە هەر ناو کۆرمۆر خۆی مەسەرەن هێرشی پێش ئەمی دوێنێ لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵا بوو این بە پێزانێرەکان لە کاتی ئامادەکردن و چاکردنی تانکی یان باڵی ئەمبارێکی تایبەت بە ئەنی گازی کۆنسیدنت و نەفتاوانە بووە بە پێی زانیاریەکانی سبەی دوێنێ تیمێک سەرقاڵی چاکردنەوەی هەمان ئەمبار بوون کە هێرشەکان جام درراوە گەورەتر لەم دیوەیان لە چەند ڕۆژی ڕابڕوودا محەممەد شیعسوودایی سەرۆکۆزیرانی عێراق بە سەرۆکاتی شاندێکی باڵای عێراق گەشتێک هەفتەیی بۆ ئەمریکا کرد لە واشنتن هەژدەیە دەشتنامەیان واژوو کرد دەتوانم بڵێم نیوەیان یان نیوە زیاتریان ئەگەر بە تاوت یاخود بە پشک و ناڕاستە خۆ بێ پەیوەستن بە غازی سروشتیەوە یعنی لە چەندین بڕگایەنا باسی سوودوەرگرتنی زیاتر لە غازی سروشتی عێراق دەکرێت سوودوەرگرتن لە غازی هاوڵ ئەوەی کە لەگەڵ نەوتا و لە کێڵگەنەوتەکانە دێتە دەر و بەفی ڕۆدەچێ و دەسووتێت بەکارێنانی غازی سروشتی بۆ بەرهێمێنانی کارەبا بەکارانی غازی سروشتی وەکو سوتەمەنی و غازی شل لە هەمان کاتی ئەمە هاوکاتی ئەم هەموو پێشاتانە لە ماوەی ڕابردوودا بۆری گەیاندنی غازی شلی کۆرمۆر با وێزگەی کارەبای تازە لە باشووری کەرکووک تەواو بوو این قسەیەک هەیە ئەم بۆریە تاوکاریەکەی ئەوە بێت کە بگاتە هێڵی استراتیژی عێراق لە کەرکووک لە ڕێگەی کەیفایەوە بێیان کەیوەنەوە بێ غازی سروشتی هەرێمی کوردستان و هی کۆرمۆر بەشێکی ڕەوانەی ناوڕاست و باشووری عێراق بکرێ بۆی سوودی لێوەربگیرێت بۆ بەرهێمنانی کارەبە لە کاتێکە عێراق هەم غازی سروشتی و هەم کارەبا لە ئێرانەوە هاوردە دەکات باشە لە کاتێکدا ئەمی کۆتایی کەوتمان غاز و کارەبا لەوێ هاوردە دەکات لە مقابلی ئەمەیە هەوڵەکان چڕبوونەتەوە بۆ بەکارهێنانی غازی سروشتی کوردستان و عێراق لە ڕێکەشانی بۆری لە یادداشتنامەکانی عێراق لە واشنتن لەو لێدوانی کە لە ماوەی ڕەبردوودا سوودانی ئاماژەی بۆ کرد دەیەوێت لە ماوەی 3 ساڵی داهاتوودا بگەن بە ئاسی خۆشێنی لە غازی سروشتیدا و چیتر پێویستیان بە هاوردەکردنی غاز لە دەرەوە بە دەرەکراوی غازی ئێرانی نەبێت هەموو ئەمانە ئاماژە نین بۆ ئەوەی غازی کۆرمۆر هەر بەڕاستی ببێتە مای مەترسی بۆ هەندێک لایەن و وڵات وە قەبارەکەی ئەوە بێت خۆی ڕەنگە وابێ ڕەنگە فعلەن وەکو تۆ خۆت وتت ئێستا ئێران هەم غازی سروشتی و هەم کارەباشە فرۆشە بە عێراق لە ساڵی ڕابردووە لە 2023 عێراق سەروی 3 ملیار دۆلار غاز و کارەبای لە ئێران کڕیوە و هاوکات هەم داناغاز و هەم وەزارەتی نەوت و کارەبای عێراق حکوومەتی عێراقی فیدراڵیش لە گفتوگۆ و مشتومڕی ئەوان چۆن غازی کۆرۆمۆر ڕەوانە بکەن بۆ وێزگەی بەرەمێنانی کارەبای تازە خوڕمات و لێوە کارەبا بۆ کەرکووک و سەلاحەدین بەرهەم بێنن هاوکات قسە هەیە لەسەرەوەی هەر بە غازی کۆرۆمۆر یەک دوو وێزگەی کارەبای هەولێر و سلێمانی کارەبا بەرهەم بێنن و ئەم کارەبا بفرۆشن بە حکوومەتی عێراقی فیدراڵ
بۆ نینەوە و سەلاحەدین و کەرکووک و پارێزگاکانی باکوور قوتەزانی تۆڕیکار بە عێراق هەمووی بەیەکۆ بەسراوە هەموو قسانە هەیە ئۆتۆماتیکی غازی کۆرۆمۆرە بێت بە منافسێکی ئەو شوێن و لایەنانەی ئەو وڵاتانەی کە غاز و کارەبا ئەفرۆشتن بۆ عێراق ڕەنگە خەڵکێکە بێ وابیر بکاتەوە ڕەنگە ئەمە ڕێگەیەک بێ یا ڕەهەندێکی تێگەیشتن بێ لەو مشکیلانەی ڕووەدا و ڕەنگە هاوکار ڕەهەندی ئەمنی و استراتیژیشی هەبێ علاقەی هەبێ بە ئەو دینامیکەتانەی لە بازاڕی غاز و کارەبای جیهانیە هەیە نەکە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕاستیە هەتاوەکو ئەو کاتەی ئێمە هێزە ئەمنیەکانە بینین بکەرانی ئەو تاوانە دەستگیرەکەن و ئەعلانێکن بۆ ویان کردو لەسەر چی ویان کردووە هەموو ئەم ڕئی و گومانانە هەروە بە تەموو مژاوی ئەمێنێتەوە بەڵام ئێمە کۆمەڵێکی نی سەرەتاییمانەیە کۆمەڵێک حقایق و ڕاستی سەرەتایی هەیە کە ڕەنگە وێنەیەکمان بنێ بۆی کە پێمان بڵێ ئەم ڕووداوانە بۆ ڕۆدا حکوومەتی فیدراڵی عێراق لە گەرمای هاوینە نزیکەی 34 گێگاوات کارەبای پێویستە بۆی کارەبا دابین کا بۆ دانیشتوانەکەی خۆی کە ئەو لە باشترین حاڵەتە هەر 22 گێگای پێدابی نەکرێ بەم 4 ساعتیش نییە بۆ بزەبت ئەگەر بێ 24 ساعت کارەبا دابین کە ئێستا بەم 22 ئەم چەند کاتژمێرەدا بەڵام ئەگەر بێ 24 ساعت کارەبای پێویست دابین کا بۆ دانیشتوانی عێراق پێویستی بەن سەروی 34 گێگا وات کارەبا هەیە بە کارەبا و غازەکەی ئێرانیش 22 گێگا دابینەکە ئەنی ئەگەر ئەمەی کۆرۆمۆریشی پێ بفرۆشن هەرشتان چونکە شتێکی پێفرۆشن شتێکی کەم زۆر نییە لە بەرەوەی تا ئێستاش غازی کۆرۆمۆستە چاوی کارەبای هەرێمی کوردستانە ئەبێ ئەو تۆزەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان بەرهەمێنێ ئەمە بەردەوام بێ لە دوای ئەمە شتێکی زیاتر فرۆشێت بە حکوومەتی عێراق بۆ لە دوای ئەوەی کە پێداویستی کوردستان دابینەکە بۆیە لە هەموو حاڵەتێکا بە غازی کۆرۆمۆرۆ بە غاز و کارەبای ئێرانیۆ و بەو توانە و ئیمکانێتش لە عێراق خۆیان هەیە هەرشتا دەوڵەت حکوومەتی فیدراڵی عێراق ناتوانێت کارەبای 24 ساعتی بۆ دانیشتوانەکەی دابین بکە نە لەم ساڵە نە لە ساڵی داهاتوە وەنە هەتاوەکو 2027 وەکو و پلانەی کە لە کۆرۆمۆر و دانەگاز و بەشەکانی دانا بۆ زیادکردنی بەرەمێنانی غاز وێ لە هەموو حاڵەتێکە لە ئاستی کورتمەودا لە 4 ساڵی داهاتوە پێداویستی عێراق بۆ غاز و کارەبای ئێران هەرەمێنێتەوە و غاز و غازی کۆرۆمۆر هەرچەند بەرەمێنان زیاد بکرێ بەپێ ئەو خوتە و پلانە بە تموحانەی دانەغاز و هاوبەشەکانی هەیەە لە نەتیجا ناتوانێت ئاستی خۆبژێوی کارەبا یا خۆبژێوی غاز لە عێراق و کوردستانە پڕ بکاتەوە تا ئێرش تۆ تا ئێرش با بڵێن بە تاوکۆم بازاڕانەی ئێرش تێڕغاز نەکەی بازاری عێراق و کوردستان ممکن نیە تەسەوری ئەوە بکەیت کە غازی کۆرۆمۆر هەناردەی تورکیا و ئەوروپاکرێ حاڵەتێک هەیە ئەو درێ مەسەلەن لە عێراق و لە کوردستانیشا تەنیا لە گەرمای هاوینە یا لە سەرما هەرە سەختەکەی مانگی کۆتایی 12 و مانگی یەکە پێداویستی بۆ غاز و کارەبا زۆر زۆرە لە دوای ئەوە لە زۆربەی کاتەکانی ساڵە پێداویستی کەمترە لەم کاتێک کە پێداویستی لە ناوخۆی عێراقا کەمترە لە ناوخۆی کوردستانە کەمترە بۆ غاز ئەکرێ غاز بفرۆشتێ بە تورکیا وێستا بۆ ڕێژێرخانەکەشی تا حدێک حازرە و ئیشێکی زۆری نایە بۆی گرێ بدرێن بەیەکۆ بەڵام بە قەنەعەتی من لە ئێساشا هەتاوەکو 2028 دانەغاز هێندە بەرهەمی زیاد ناکات بەرهەمی کۆرۆمۆر هێندە زیاد ناکات کە تۆ چاود لەوە بێ بازارێکی دیکەی بۆ بدۆزیتوە لە دەرەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق من ئەمە لە ڕوانگەم بازرگانی پیشە سازیەکەەوە باسیەکەم ئەیتر سیاسیەکان جاری و هەیە بۆ نمونە حتا بڕێکی زۆر لە لێدوانەکانی سەرۆکوەزیران سوودانیش هەوشەوەی سیاسەکانی هەولێر و سلێمانی وایە هەتا حدێکی زۆر قسەی سیاسیە بەڵام ئەمانە بەڕاستی ئەم قسە سیاسیانە ئەم تموحە سیاسیانە تەرجمە نابێ بۆ واقع لە ڕووی پیشەسازی و بازرگانی و باس بمورە ئەلبەتە زۆر باشی لەوە تێدەگەم بەڵام من گەڕابوومەوە و گواستبوومەوە لە لایەنە دەرەکی و دیوە دەرەکی و جیهانیەکەی غازی کوردستانەوە بۆ بەکارێنانی لە ناوخۆدا کە دەڵێن ناوخۆدا ئەم قۆناغانوەی کەماوەیەکە باز دەکرێت ئەوەی کە لە ناوخۆی عێراقیشدا بێنە هەرێمی کوردستان کە دوێزگەی کارۆغازیمانەیە لە هەولێر و لە چەمچەماڵ ینی بە ئاشکرا وەکو ئاماژەم بۆ کرد کاربەرستانی عێراق بە ئاشکرا ئاماژە بۆ دەکەن و ینی هەنگاوی کردداریان بۆ ناوە کە چۆن غازی کۆرمۆر بەکاربێنرێ لە ناوخۆی عێراقدا باسی بۆرەکەم کرد ئەوەی دەڕاو بۆ تازە باسی ئەوم کرد کە هەوڵەکەی ببرێت بۆ ناوچەکانی دیکەش باسی یاداشتەکانی عێراق لە واشنتنمان کرد ینی با لەو بگەڕین کە ئایا ئەمە بەشی چەندێک ئەکاوە چەند ئەتوانری هەناردە بکرێ هەناردە نەکرێ
بەڵام هەر ئەمیکە عێراق پێویستی بە غازە و لە هەرێمی کوردستانیشە غازی سروشتی هەیە و واقعبینانەتر قسە بکەین ئەم غازە لەیان کۆمپانیای دانەگازی ئیماراتیەوە سەرپەرشی دەکرێت و هەناردە ینی بەرهەم دەهێنرێت کە تێچووی هەیە و حکوومەت هێرێمی کوردستان ناتوانێت هەموو ئەو تێچوە بگرێتە ئەستۆی خۆی و کۆمپانیاکەش بە مافی خۆی دەزانێت کە سوودێکی زیاتر و بەرفراوانتر لەم دەرامەتە سروشتی کوردستان ڕاست وەربگرێت یعنی هەموو ئەم ئاماژانە بۆ ئەوە ناچن کە عێراق مکوڕ بێت و جددی بێت لەسەرەوەی ڕۆژ بێت لەسەرەوەی چۆن سوود لە غازی سروشتی کۆرمۆر وەربگرێت خۆی ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە وای کردووە لە داناغاز پێش ئەوەی هەرێمی کوردستان تێرغاز بکات پێش ئەوەیکی لەگەڵ هەرێمی کوردستان وەزارەتی کارەبا و سامانە سروشتەکانی هەرێمە کارەبای 24 ساعتی بۆ خەڵکی کوردستان دابین کەنیسەیانەوە غاز بە بەغدا بفرۆشن بەڵێ مشکلەکە چیە؟ مشکلەکەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ پارە خرجکە بۆ داناغاز و بیا بۆ غازەی کە بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا بەکارێنێ دروستە وە کارەبا دابەش بکا بەسەر ماڵەکانە بەڵام خەڵکی کوردستان بەشێکی هەرە زۆری پارەی کارەبا نادا نتیجا هەتاوەکو کۆتایی ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم سەروی 5 میلیارد دلار پارەی ئەو کۆمپانیانە قەرزار بوو کە کارەبا بەرهەمێنن بۆ کوردستان تەبن کارەبای کوردستان ڕاستە بە غازی کۆرۆمۆر دروستەکرێ بەرهەمێنرێ بەڵام ئەو کۆمپانیانەی کە بەرهەمێنن ئەوانش هەم دیسان کەرتی تایبەتن وەکو قەیوان کارگروپ ماس گلۆبال ئەوانە حکومەتی هەرێم ئەم کۆمپانیانە وەکو سیستەمی مۆلیدەکانی ماڵان گەڕەکان ئیشەکان عقدیانەی لەگەڵ حکومەتی هەرێمە بۆی مقدارێک کارەبا وزەی بۆ بەرهەم بێنن لە کات و ڕۆژی دیاری کراوە حکومەتی هەرێم ئەگەر غازیان بۆ دابین کە هەندێک جار حکومەتی هەرێم لەبەرەوەی پارەی پێنیە بیا بە داناغاز ناتوانێت کو پێش غاز بۆم کۆمپانیان داوای دابینکردنی غاز بکات ئەم کۆمپانیانە نە ئیشەکەن وەنە ئەو بڕەکارەبا بەرهەمێنن کە لەسەر عقدەکەیانەیە بەڵام ئەو پارێش وەرەگرن کە حکومەتی هەرێم لە عقدەکە دیاوە بیاندات کو چۆنی سەتۆگەر 5 ئەمپێر کارەبای مۆلیدەی گەڕەکەتانە بێجاریوە تۆ 2 ئەمپێری بەکارێنی بەڵام لە کۆتایی مانگە پارەی 5 ئەمپێرەکە ئەوە با ڕوونتر بێت بۆ هەوڵاتیان بمبورە ڕادەگرم تەنها ئەمە کارشێکی گرنگە بەڵێ درستمە بەسم ئەوەیە ئابوو نەکەر ئابووری ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان یعنی با تۆزێک لەو کەشی هێرشانە بینە دەرەوە کاوەتە غازێک کە هەیە وڵاتەیە لەبری ئەوەی حکوومەت بتوانێت بەباشی بەگەڕی بخاوە بەکاری بێنێ ئامارەکان یانەوەی کە باسەکرێ یادەگێکی زۆری غازتان بەشیەوە کات پێداویستەکانی هەرێمی کوردستان لە غاز و لە کارەبا ئەوە دابین بکات و بەش هێناردەکردنی دەرەوەش بکات کە بێ بەسەر چاوی داهات لە کاتێک ئەمە ناکرێ تەنانەت بەکار ناهێنرێ بۆ دابینکردنی کارەبا لە کاتێکدا حکوومەت توانای ئەوەی نییە کە بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیان سوود لە غازی کۆرمۆر وەربگیرێت تەنانەت پەناش ببرێت بۆ ئەوەی کە بەشێک لەو تێچووە کۆمپانیاکە بە حکوومەتی عێراق پڕی بکاتەوە دیسانەوە ئەمەش کێشە و گیر و گرفتی وە دروست ینی زۆر ئاڵۆزا و کێشەکە ئەوەندی بەس بەسیتی کەینەوە بۆ تێگەیشتن لە بینێ من ئەوەم بێ باشە سێرکەم حکومەتی هەرێم کە ناتوانێت پارەی کارەبای ماڵان کۆ بکاتەوە قەرزی کۆمپانیەکانی بەرەمێنانی کارەبا و داناغاز باتۆ لە کاتی خۆیان شایستە دارایەکانیان باتێ ناچار بۆ ئەکتیفا بکە بۆ تۆزە غازەوە کە بەشی 12 ساعت کارەبای ڕۆژانەیەکە باشە شتێک زیاد داناغاز و هاوبەشەکانی تا حدێک سەرپشت کردووە لەوەی چونکە داناغاز وانە توان غازی زیاتر بەرهەم بێن لە دروستی هەرێم لیان وەرەگرستە ئەوان ئەڵێن ئێمە مادەم حکوومەتی هەرێم ناتوانێت شایستە دارایەکانمان باتێ ناتوانێت قەرزەکانمان باتەوە ئەبێ لێگەڕێ ئێمە ئەم غازەی کە هەم ئایزی خاص زیادەیە ئەبێ بیفرۆشین لە بازارڕ بیفرۆشین و باشترین بازاریش بۆ ئەوان ئەوەیە کە بیفرۆشن بە وەزارەتی کارەبا و نەوتی عراق پێویستی بەم غازەیە لە جاتیوی لە ئێرانی بکڕێ مەسلحەتی عێراق لەوایە لەمانی بکرێت چونکە غازی ئێران بۆ عێراق زۆر گرانە یعنی بە فەرقێکی زۆرە گرانترە لەو غازەی داناغاز و ئەو بەشەکانی ئامادەن پێ بیفرۆشن بەلایەنی عێراقی بۆیە ئەوە بوو ئەگەر لە بیرت بێ بەر لە ماوەیەک ئەوە شاتە ناو هەواڵەکان و باسۆکە حکوومەتی عراق بۆ ڕێکی دروست کردووە بۆەوەی بۆ ڕێغازەکەی کێڵگەی جەمبور بەڵێ گرێ ببەسێتەوە بە وێزگەی کارەبایی تازە خورماتوو ئەگەر ئێستا کە بۆ ڕێکە حازرە و وابزان تێستیش کراوە تا حدێک ئێستا ماوەتەوە ئەوەی کە غازی کۆرۆمۆر
ببرێت و لەوێ کارەبای پێ دروست بێت و لەم حاڵەتە هەم لایەنی عێراقی قازانجەکە هەم ئەو کۆمپانیەکانی بەرەمێنەری غازەکە دانەغازەوە بەشەکانی قازانجەکەن و هەم تۆ زێباری سەرشانی حکوومەتی هەرێمیش سووکە بێ نەختێ لەو قەرز و شایستەدارانی دانەغاز کە لە لای بوو کەمتر ئەبێتەوە بەڵام لە نتیجا خەڵکی کوردستان دۆڕاوی ئەوڵ و ئەخیرە لە بەرەوەی کارەبای باش نەبووە غازی وڵاتەکەی ئەهێنرێت و ئەفرۆشێت کۆمەڵێک لایەن و کۆمپانیا قازانجی لێکن بەڵام ئەو هەربێ بەبێ کارەبای بکەم بە دوایین پرسیار کە ئەم پرسیاری ئێستا یکەم پرسیاری پێش کۆتاییە دەزانیت ئەوەین کە زۆر و ئاکام سیناریۆ ئەگەرانە هەمویان یعنی جێی باوەڕ بن بەدر لەوەی کە ئێستا جەنابەت باست کرد زیێغازی زیادەی کۆمپانیدانە غاز وە پێویستی کۆمپانیەکە بۆی کە داهاتی خۆی زیاتر بکە ئەوەی حکوومەت هەرێم ناتوانێت ئەو بگرێتە ئەستۆ هەموو ئەمانە بەلایەک ئەوەی کە زیاتر واکات کە وا دەربکەوێت هەوڵێکی جددی هەیە بۆ بەکارێنانی ئەم غازە لە عێراقدا و هێرشەکە جۆرێک بێت لە ئاگادارکردنەوە یان هۆشداری دانێک ینی بڵاوکردنەوەی ترسێک بە جۆرێک لە جۆرەکان بۆی عرقلە بخاتە سەر ئەو ڕێگەیە ئەوەیە کە هێرشەکەی دوێنێ کاردانەوەکەی بەراورد بە هەشت هێرشەکەی پێشوو فراوانترە جەنابەت ئەگەر دیقەتە یابێ هێرشەکەی دوێنێ بەدەر لە ناوخۆی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەت و لایەنە پەیوەندی دارەکانی تر وەزارەتی سامان سروشتیەکان حکوومەتی عێراق شێناوەتە بەڵ یعنی خودی حکوومەتی عێراق بەتوندی دوێنێ بەسی ئەوەیە کرد کە پێویستە هێرشکاران دۆزرێنەوە سزا بدرێن کارگەشتەوەی شانی ڕاگەیاندنی ئەمنی عێراق بڵێت کار دەکەین بۆ دۆزینەوە و دەستگیرکردنی تۆمەت باران و بکەران ئێرینە ڕۆمانوسکی باڵێزی ئەمریکا لە عێراق دوێنێ لە ڕاگەاندرایەکی درو درێژایەنی لە زیاد لە بڕگەیەکدا ینی ئاماژە بۆ هەوڵدان بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە و دووبارە نبوونەوەیان و پێکەوە کارکردنی دو حکوومەت هەرێمی کوردستان و عێراق بۆ ڕێگریکردن لەم هێرشانە و سزاتان بە جۆرەك لە جۆرەکان بە ناڕاستەوە خۆی ینی بکەران دەکات ینی کەواتە هەوڵەکە پێدەچێت ئەم جارە جدی بێ و بەشێک لە غازی کۆرمۆر تێگەشتوم باشە کە لەژێر دەستی کۆمپانیای دانەغازی مارەتە بەڵام بەشێک لەم غازە چیتر بکەوێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیەوە بۆی سوودی لێوە بگرێ خۆی من هیوادارم ئەم جارە جدیتر بن لە کۆتای هێنان بەم مشکیلە ئەم بردومانکردنەوەی کۆرۆمۆر هەموو جارێک و وازەحە لەمەولا بەشێک لە غازی کۆرۆمۆر بۆ بەکارهێنانی کارەبا بۆ حکوومەتی فیدراڵی عێراق بەکارهێنرێ ئەمەش تا حەدێکی زۆر ڕێ پێم وایە ڕێکەوتنی کۆتایشی لەسەر نەکرابێ بەڵام ئیشی زۆر بۆ کراوە و ئەمە لانی کەم لە ئایندێکی نزیکایی بینین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی عێراق با بڵێن هەوڵێکی زۆری داوە بۆ ئیتیجاهەی کە عێراق دوور بخاتۆ لەژێر تەئسیراتی غاز و کارەبای ئێران و چونکە ئەومان لەبیر نەچێت ئێران سزا دراوە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەموو کاتێک هەموو 3 مانگ جارێک بەرپرسانی حکوومەتی عێراق ئەچن بۆ تکاوڕجا و پاڕانەوە لە ئەمریکیەکان ئەچن بۆ واشنتۆن تەکلیفی لێکن عێراق هەڵاوێت بکات لە سیستەمی سزاکانی ئێران بۆی ڕێگە بدا عێراق غاز و کارەبا لە ئێران و هاوردە ئەمە هەم لە ڕووی سیاسیەوە زۆر قرس و زەحمەتە بۆ حکوومەتی عێراق و ئەم بۆ ئەمریکیەکانی ئیسعاجە هەموو 3 ساڵ جارێک ڕێگە بدەن بە عێراقیەکان بە حکوومەتی فیدراڵی عێراق ئەم سیستەمی سزایانەی ئەم گەمارە ئابوووریانی لەسەر ئێراندا ناوە بیشکێنێت بۆیە بۆ هەردوو لایەن ڕەنگە حل لەوا بێ باشتر وا بێت کەلگەی غازی کۆرۆمۆر پەرە پێ بدرێ و بەرەمێنانی لێ زیاد بکرێت و لەم هێرش و بردومانانە دوور بخرێتەوە بۆ ئەوەی لانی کەم شتێک غاز دابین بکات هەر بۆیش بەشێک لە یادداشت نامەکانی یەک تێگەشتی نێوان هەردوو حکوومەتی عێراق و ئەمریکا کە هەفتەی ڕابردوو لە واشنتنەوەژوو کران لەسەر بە غاز و چۆن بەکارهێنانی غاز و قۆستنەوەی غازی لەبەر بە هەدەرچووی عێراق و هەرێمی کورد غاز بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ هەموو دنیاش وەکو کاڵایەکی استراتیژی ڕۆژ لە دوای ڕۆژ گرنگیە سیاسی و استراتیژیەکەی زیاترەکە یەک لەبەر ئەوەی کە ئەمە وزەیەکە بە قۆناغی گواست بەکارێنانی وەکو قۆناغی گواستنەوە بەکارێنێ لە دوورکەوتنەوە لە نەوت و وزە پیسکەرەکان بەرەو وزە خاوێن و پاکەکان ڕاستە وەکو ئاو خۆر و باو ئەمانە سەرچاوەیەکی پاکی وزە نییە بەڵام زۆر باشترە لە نەوت فەرقێکی زۆرە بەڵام مەسەلەکە چییە بۆ ئەم لایەنە حکوومەتانە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ عێراق پۆشانەی ڕاگەیاندن و هێزە ئەمنیەکان لێدا خەت تەنیا بەیاننامە قسە بەس نییە ئێمە لە 8 جاری ڕابردووە لە هێرش کراوەتە سەر تەبەنەوەی دوێنێ نوێمی جار بوو
هەشت جار پێش ئەوە هێرش کراوەتە سەر کۆرۆمۆر بە کاتێشە و بە درۆن تا ئیسە نەمان بینیوە ئەم دوو حکوومەتە بکەرانی ئەم هێرشە دەستگیر بکەن و بە خەڵکی عراق و کوردستانش بڵێن ئاشکرایان بکەن بزەبت ئەمە زۆر جار هەوڵی میدیایی بووە بەڵام تا ئیسە ئەمەمان نەبینیوە ئایا ئەم ڕۆبیانی ئەوە کەن ئەم جارەی کەن تەبەن ئەم جارە ئەبێ ڕێکینەکان کاردانەوەکان قورستر و زیاتر بێژێک لەبەرەوەی چوار کارمەندی بیانی تیا کوژراوە و دوانیشی تا بریندار بووە دوو لە بڕێ بە فعلی ئەم جارە وەکو جاری پێشوو زیانی گەیاندووە بە ئەو منشە ئاغازیانەی لەناو کۆرۆمۆرە هەیە تەنکیەکی ئەڵگرتنی غازی شل و کۆندێنسێتی تێکداوە بۆیە وازە ئەم جارە کاریگەرە ئەو گورزەی کە دراوە لە کۆرۆمۆر و چاوەڕێکرێ لایەنە بەرپرسەکان جدیتر بن بەڵام با بۆسین بزانە بە تەماشاکەن بزانین فعلەن جدیترە بنەم جارێ هەروەکو جارەکانی پێشوو هیچیان پێ ناکرێت باشە ئەگەر چی جەنابەت زیاتر ینی ئارەزوت ئەوەیە وەکو پسپۆڕێ و شارەزایەکی ئاوری وزە سە لەبارەی دۆسیەوە بکەی بەڵام مادەم لە پرسیاری پێش کۆتاییە ئاراستەکەمان بم لایەنە هێنا و جەنابیشت کۆمەڵە قسەت کرد دوایین پرسیارم پێم خۆشەمە بێ ینی ئەوەندەی جەنابەت شارەزایت وە چاودێری ڕووداوەکان و گۆڕانکاریەکان و نەخشەی وزە و بازاری وزەی جیهان و ناوچەکە دەکەیت پێشبینی چییە بۆ داهاتووی غازی هەرێمی کوردستان ئایا وەکو دەڵێن بە دەردی نەوتەکە دەڕات یان هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئایندەیەکی گەشت بۆ کەرتی غازی سروشتی وڵاتەکان بکەن چاوەڕوان بکەن کە خزمەتیان کات چ لە ڕووی خزمەت گوزاری کارەبا و گەرمکەرەوە و غازی شلوئەوە و سەرباری ئەوە شوکو سەرچاوەیەکی بەهێزی داهات بۆ حکوومەت وڵاتەکەیان یان ڕۆژبوونیت خۆی لە ڕاشەکەی وەڵام دێت پێشبینیکردن بۆ ئەم مەسەلە زۆر زەحمەتە ناتوانین ڕژبین بین ناتوانین گەشتبین بین لەبەرەوەی چارەنووس و ئایندەی کەرتی غازی هەرێمی کوردستان و هەی عراقیش تا حدێکی زۆر ئاڵتیما دەکاتە سەر ئەوەی تا چەند سەقامگیری سیاسی و ئابووری لە کوردستان و عێراقا مسۆگەرە بێ لە ساڵانی داهاتووە و تا چەند سەرکردایەتی سیاسی عراق و کوردستانیش پێکەوە توانن زیرەکان و حەکیمانە سوود لەم سەرچاوە سروشتیە وەربگرن یەکەم بۆ دابینکردنی غاز بۆ کوردستان و عێراق و ئینجا بۆ بژاندنەوەی دۆخی ئابووری عراق و کوردستان سێم ماوەتۆ ئەم دوو حکوومەتە چۆن کارەکەن لە عەقلانە لەگەڵ ئەو بەشدار و هاوبەش و وەبەرهێنەرانەی کە ئامادەن لە بێن لە عراق و کوردستانە ئیش بکەن و ئەوی دانەغاز و هاوبەشەکانی هاتونیا هەر کۆمپانیا و بانق و وەبەرهێنەرێکی دیکە کە لە داهاتووە بێت بۆ پەرەپێدانی کێڵگەکانی تر لە بیرمان نەچێت لە کوردستان و عراقیشا چەند کێڵگەیەکی غازی زۆر گەورە هەیە پێویستەوە بەرهێنانی تاابکرێ هێشتا نەکراوە دوو ڕۆژ پێش ئێستا وەزارەتی نەوتی عراق ڕایگەیان کە عەقدیان کردووە لەگەڵ کۆمپانیایەکی ئۆکرانیا بۆی کێڵگەی غازی عکاز لە ئەنبار پەرەپێ بدا هەرڕێک دوای ئەم ڕاگەیاندنە ئێستا حملەیەکی گەورە لە عێراقا دەستی پێکردەوە کۆمەڵێک پەرلەمانتار و چالاکوانی سیاسی و خەڵک ئەمە هەر لە خۆن و حملەیەکیان دەست پێکردووە لە دژی ئەم عەقدە لە دژی ئەم کۆمپانیا ئۆکرانیا جارێک بە تۆمەتبارێکن بەوەی کە ئەمە بۆ تەمویلی شەڕی ڕوورانیا جارێک تۆمەتبارەکەن بۆی کە ئەمە بزنس و کۆمپانیای جوولەکەکانە دروست لەم جینگە سیاسی خراپە زەحمەتە چاوەڕێشتی باش بکەی بەڵام ئەمەلیش هەیە باش ئەگەر چوتم کۆتا پرسیارە بەڵام بە ئەمەیان هەر بە ڕاستی کۆتا پرسیار بێمەدام باسی ئەو هەوڵەی ئۆکرانیا و عێراقت کرد دوێنێ هاوکاتی هێرشەکەی سەر کێڵگەی غازی کۆربۆر هیندوو هێرشیتری هاوشێوە لە رووسیا ئۆکرانی ئەنجام دراون هەر بە درۆن بوون و هەر بۆ سەر کێڵگەی غازیش بوون پێت وایە پەیوەندیەک لە نێوان ئەم سێ ڕووداوەدا هەبێ دیسانەوە یعنی وردەکاریەکان پەیوەست بن بەیەکۆ وا بکەن کە نەخشەکە ڕوون و ئاشکرا بێەوە یەکان گیر بێ سەرکە بەس بە کورتیت باشە رووسیا ئۆکرانیا لە دۆخی شەڕی ڕاستەوخواان زۆر تەبیە دوو وڵات کە پێکەوە شەڕیان کرد یەکێ لەو شتانەی کە سەرەتا پەلاماری بدەن و بە ئامانجی بگرن دام و دەستگاکانی کەرتی وزەی ئەو وڵاتەیە کارەبایە نەوتەغازە ئەو شتا بۆیە تەبیە مانگ پێشتریش حاڵەتی من نازانم ئەگەر ئەو ئایا مەسیجێک بیا شتێکی لەو جۆرە ئەوە ناتوانم بەڕاستی لە بەرەوەی معلوماتم نیە لەسەری بەڵام زۆر تەبیە رووسیا و ئۆکرانیا پرۆژە غازی و نەشتەکانی یەکتری بردومان بکەن بەڵام عێراق لە دۆخی شەڕانیە
و عێراق لە کۆرۆمۆر ئەسڵەن لە شوێنێکایە کە بەڕاستی ئەبێ ئەوەی کە هێرشە کاتە سەری دوای 2 ڕۆژ بدۆزرێتەوە. هیچ پەیوەندێک نبینی مەبەستم ئەوە بوو. من نازانم بەڕاستی لەبەرەوەی من ناتوانم لەسەر ئەو ڕەهەندە ئەمنی و استراتیجی مەسەلەکە قسە بکەم لەبەرەوەی زانیاریم نییە و هێزە ئەمنیەکانی عێراق و کوردستانیش تا ئێستا وەکو پێویست زانیاریان نەدرکاندۆ لەسەر ئەوەی کە بڵێن ئەوەی هێرشەکەی ئەنجامداوە کێیە چۆنە بۆ وای کردووە بۆچی لایەنێک ئەمیشەی کردووە. بەڵام ئەوەی معلومە ئەوەیە کە یەکێ لە هەرە گەورەترین و هەرە کاریگەرترین کێڵگەی غازی عێراق و کوردستان کراوەتە ئامانج و ڕووداوێکی زۆر زۆر گەورەیە لە کەرتی وزە و غاز و نەوتی کوردستان و عێراقیشاوە ئەمە تا حەدێک پرسیاری گەورە دروستەکە لەسەر ئاستی ئەمنی و سیاسی و سەفانگیری پێگشتی عێراق. وڵاتێ نەتوانێت پرۆژە غازی نەوتیەکانی خۆی بپارێزێ معنای وایە لە دۆخێکی زۆر خراپایە یعنی وەبەرهێنەری کەیتر ناوێرە بێ ئیش بکە و لە عێراق و کوردستانە پارە خەرج بکە کە ئۆکرانیەکان ئەمەیان بینی ترەوەن ڕەنگە پەشیمان بە باش بێنەوە لە ئەنبار ئیش بکەن چونکە دانای غاز و کۆرۆمۆر نەپارێزرا چ زمانێکەیە لە ئەنبار یا لە بەسرە یا لە دهۆک کەڵگەکانی دیکە پارێزێن بۆیە ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە و مەدای کاریگەریەکانیشی تەجاوزی کۆرۆمۆر و کەرتی غازەکە بۆ کۆی گشتی کەرتی وزەی عێراق و کوردستان خراپە و ناوبانگی ژینگەی و بەرهێنان و کار و بزنس لە عێراق و کوردستانە خراپە و ئەمە هەنگاوێکی زۆر گەورەی تەراجع و پاشەکشەیە بۆ ئەو هەوڵانەی کە ماوەیەکە حکوومەتەکەی سوودانی و حکوومەتی هەرێمیش دەستیان پێکردووە ئەیانەوێت ئەوە نیشانی و بەرهێنەران و کۆمەلگای نێودەوڵەتی ژینگەی ئارام عێراق لە سەقامگیریایە و ئەیانەوێ ژینگەیەکی لەبار و ئارام دروست بکەن بۆ بەرهێنانی بیانی. ئەمە دروست مەسیجێکی زۆر خراپ و سیگناڵێکی زۆر خراپ و وێرانکەری هەیە بۆ ئەو وێنەی کە ئەیانەوێت دروستیکەن. کاتە بەم شوێ بە بینە کۆتایی تۆری جاری گفتگۆی سبەی زۆر سپاس بۆ جەنابەت محەممەد حوسێن شارەزایی بواری ئابووری وزە و ئەندامی دەستەی کاریگەڕی تۆڕی ئابووری ناسانی عێراق. سپاس بۆ هەموو وەڵام ڕووکردنەوەکانت، سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی سبەی. زۆر سپاس بۆ جەنابەت دووبارە سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوە. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی تۆری ئەم جارەی بەرنامەی گفتگۆی سبەی. بە هیوای توانی بێتمان تیژ بخینە سەر کۆمەڵێک ڕەهەند و لایەنی نەزانراو یاخود زۆر ئاشکرا نەبووی کەرتی غازی سروشتی لە هەرێمی کوردستان و ئەو هێرشانی کە دەکرێنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر کە دوایینیان هێرشەکەی دوێنێ بوو. سواز بۆیەوە، سواز بۆ کاتێ بە ئێمەتان بەخشی ماڵاوە.